ئەو جارە پیاوێکی تر هەیە مامۆستا باسی ئەوەی دەکەدرێتە نابێ جیاوازی لە نێوان کوڕ و کچ بکرێت. ئەوە شتێکی زۆر باشەکەەوە نابێت جیاوازی بکرێت بە تایشیت وانە؟ مەشهەد ئەوەش؟ هەدی مامۆستا قابل خۆ ئەوە نییە لە خۆمانەوە دانیشی قسەی بکەیت. ئەیدی وەڵا حەزەکەم بیبینم من. حازری؟ ئەرە وەڵا. یاڵا ئەکشن! دەدەی؟ ساو خۆشەویستان پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەمان تایبەتە بە دیاردەیەک لە ئێستادا لە ناو بەشێک لە خێزانەکان دیاردەیەکی ناشرین هەیە ئەویش جیاوازیکردن لە نێوانی کچ و کوڕەکاندا. هەندێک خێزان هەن جیاوازی دەکەن لە نێوانی کچ و کوڕەکانیاندا بەو هۆیەشەوە کچ و کوڕەکانیان تووشی شۆک بوونە لەبەرەوەی کە ببوورە بەڵێ ئەو دیاردەیە لە ئێستادا لە نێو بەشێک لە ناو خێزانەکاندا هەیە بەوەش کە بۆ نمونە کچ و کوڕەکانیان ناڕەحەت بوون بەوەی کە جیاوازی دەکرێت لە نێوانیان. یەک کاکە بەرنامەیە برا ببوورە داوای لێبوردن دەکەم. بەرنامە هینە گۆرایین داواکراوە؟ کاکە داواکراوی چ یەک دقەجارە خەریکی مقابلەم دایخە بۆ دەکەمەوە. کاکە ببوورە بەرنامەیە داوای لێبوردن دەکەین. چێکە خۆی هاوڵاتیان نییە؟ تایبەتە بە دیاردەیەک ئەگەر ڕوخسەتمان بدەی قسەی لەسەر دەکەین داوای لێ حەزەکەم بزانم کەوەرەکەتان لەسەر چییە؟ جارێک کەوەر نییە تەوەرەکە تایبەتە بە دیاردەی جیاوازیکردن لە نێوان کچ و کوڕەکان. دەتەوێت قسەی لەسەر بکەی؟ قسەم هەیە. قسەت هەیە. من زانیاری گشتی کە پێوترێ معلومات عامە باشە فولم. جەنابەت چکارەی؟ وەڵاهی من کووە نەوشتەکەم لە لەنگە ئیشەکەم. زۆر باشە خۆشەویستان لەسەر ئەو دیاردەیە ئێستا لەگەڵ بەڕێزی قسە دەکەین. سڵاوت لێ بێتەوە کاتت باش. سڵاو لە جەنابێ. سپاس دەکەم. تەورەکەمان تایبەتە بە دیاردەی جیاوازیکردن لە نێوان کچ و کوڕەکان. بەشێک لە خێزانەکان جیاوازی دەکەن لە نێوان کچ و کوڕەکانیان. بەو هۆیەشەوە بەشێک لە کچ و کوڕەکان ناڕزایی دەردەبڕن دەڵێن ئێمە هەمومان نەوەی ئێوەین چۆن دەبێت جیاوازیمان لە نێواندا بکرێت. یعنی جیاوازی کچ و کوڕ شەرمە عیبە ئەوە شوورەیە ئەسڵەن نابێت فەرقی کچ و کوڕ بکرێت. نیعمەتێکە خۆیاوێتی شەرمە عیبە داوەشینە داڕزێنەوانی کە فەرقی کچ و کوڕەکەن. دەمێ بزانم جەنابەت هاوسەر گیرت کردووە؟ بەڵێ چۆن؟ چەند منداڵت هەیە؟ من دوانم هەیە کچ و کوڕێک. زۆر باشە. جیاوازی لە نێوان کچ و کوڕەکەتدا دەکەی؟ ئەسڵان ئەوە عیبە ئەوە شوورەیە ئەوە داوەشینە لێرەوە پێیان ئەڵێم داوەشێن ئەوانەی کە فەرقی کوڕ و کچەکەن فەرقی نییە. قەت لە ژیانتدا کچ و کوڕەکانت واسیان نەکردووە کە تۆ جیاوازیان لە نێوان دەکەی؟ نەخێر من ڕەفیق من هەردووکیان هاوڕێ من بە کوردی پێڵن هاوڕێ من. ئاعتیادی و سەوتە دەرچێت؟ ئاساییەوە لە کۆڵانە و غاز دەفرۆشرێتن. زۆر باشە. بەشێک لە خێزانەکان ئەو دیاردەیە لە نێوانیاندا هەیە و زۆر زەقیشە. بۆ وای کردووە کە منداڵەکانیان ناڕزایی دەرببڕن. ئەگەر پەیامت هەبێ بۆ ئەو جۆرە خێزانانە چ قسێکیان پێ دەڵێ لێرەوە؟ ئەمە زۆر مهمە وەڵی پرسیارەکەم بیرچۆ چی بوو؟ بەشێک لە خێزانەکان جیاوازی دەکەن لە نێوان منداڵەکانیان منداڵی کوڕ و کچ بەشێکیان کوڕەکانیان پێ ئەفزەڵترە بەشێکیشیان کچەکانیان پێ ئەفزەڵترە. ئیدی ئەمە جیاوازیە و ئەو جیاوازیە نابێ هەبێ. چ قسەیەک تێ و پەیامت چییە بۆ جۆرە خێزانانە؟ وەڵاهی نابێت جیاوازی بکات چکە پەیامی من بۆ مۆزوعی جیاوازی نابێت فەرقی کچ و کوڕ بکرێت. من بە پێ و معلوماتانێک کە هەمبوو من کتێب زۆر خوێنمەوە. لە کتێبەکان داوا نووسراوە؟ بەڵێ. چی نووسراوە؟ وەڵی ئێستا حالێن بیرم نییە. زۆر باشە بەڕێزم دەمەوێت لە کۆتایی دارسەکانی جەنابەت ببیستم سەبارەت بۆ خێزانانی کە جیاوازی لە نێوان مناڵەکانیاندا دەکەن. بەڵێ من سەرەتا بە خێرەتنتانەکەم ئەو بەرنامەکە کۆتایی هات. ئەخ خۆی هەروە فێر بوو من هۆمە خوازم هیۆمەوارم هومێدەوارم تقریبان ئاوا هەیە جارێک کە ئەو جیاوازیە دروست نەبێتوانێت چکە بەڕاستی جیاوازی کچ و کوڕ هیچ فەرقێکی نییە. سوپاسدانەکەم ئەم بەرنامەکەی دابەزێ دوایەوەی کە مۆنتاژ کرا ئەو کاتدا دەبەزیتە. یعنی تقریبان چەند ڕۆژیکەی پێچێ؟ دوو ڕۆژی پێدەچی. دوو ڕۆژ هایتڕحێو کوڕێ گەورەکەم بۆیە تۆشم بان کردو بۆی کورت و مختصر ئەم سەر و ئەو سەر و شێر و ڕێوی نەهێنمەوە هەرچی ئەملاکم هەیە تاپۆیەکەمە سەر تۆ بە تاقی تەنیە. بەس باوکە ئەی خوشکەکەم وەیش گوناح نییە. ڕۆڵە گوناحێکی خۆمە فێڵی لێ ناکەین لە خوشکەکە و ئەمە بە کوردیەکەی پێوترێ ئەلحیلە شەرعیە. بە عەرەبیەکەی چی پێ؟ نازانم من ئەمەوێ هەرچی مڵک و ماڵم هەیە لەسەر کوڕی خۆمی تاپۆکەم. جا تۆ مڵک و ماڵی چی تەیە؟ بەس دوکانێک تەیە. دوکانەکە بخەرە ئەو لاوەشتی کەم هەیە سبەینە زووتر نییە دەست دەگرمە بم بۆ لای دوکانارەکەڵم لەمە دو مانگانە کری بەم پڕە گەورەیە. ئەوە دوکانە ئەمە دوکانەکە اینجا عەرزێکم هەیە 400 مەتر لە کۆ لە 142 پارک
سەد سوودی پارچی چی واک ئەوە سوودی فاکەکەی فێرەوی دە فەرق ناکە خۆ لە 400 مەترەکەی کەم نابێتەوە اینجا خانوویەکەم هەیە لە کەس نەزانەوە تا بۆیە نووسیمە بۆی ڕێک سەیریکەیت چەندەکە خانووکە هەر تێهەڵە 12 دەفتەرەکە ئێستا ئەی تۆ نرخەکەی چا اینجا بینی خۆمان بێ پارەشم لە بانک داناوە نیو ملیۆن نیو ملیۆن دلار دەکا 50 دەفتەر کوربا بە نیو ملیۆن دینار 500 هەزارەکە کوڕەکەم من ئەم شتانە بۆیە پێڵم چکە تۆ فەقەراتی منی فەقەرات ئەینۆ بیستۆڵی کوڕ بربڕاگەی پشتی باوچێتی بربڕاگەی پشتیانی فەقەرات باقسەی تۆ بە باوک بە دوێ کوڕەکەم ئەمانەی بۆم باس کردی ئەمە نهێنێ لە بینی خۆم و خۆتە مامە یەخدانێ نەزانێ بە تۆ کەی فێری ناوی براکەت دەبی یەخدان نا غێدان یەخدانی نیۆڕۆنە تەقی چیەکە جا بەخوا مامی شێڕۆ لە تەقی تێکوتەبێت دیشتەکانی هێچەولیکی جۆ بگرە ئەوە بۆیە ها ئەمە با پێ بێ ئەمە هەموو ئەملاکەکانی منە یاخوا مبارەک لێ بێت حەزەکەم بیەم بە کوڕەکەی خۆم بۆچی بچێ بەلای کچ سبێنە زاوا بیخوا هەمووی بۆ تۆ باوکە جان خۆشم قوربانی بن کوڕی خۆم ئەوە چیە کچم جلە شوێ لەوێ بابە گیانەمەوێ سەر دەتکەمەوە غێدان زۆر هیلاکەم خەتای خۆتە چی لێ بکەم وەزعم باش نییە حەما ڕۆڵە حەما کورەوە حەمەحەمەی چیتە تۆ ئەیوتم بابێ کورە حەمەوانم تورکیا و مرچایە بەخوا ئەم دیسکۆ بۆ دیسکۆ ئەم دیسکۆ بۆ دیسکۆ بە پارەکانی تۆ ئەڵێ مزراحی خولێنێتەوە کور مرتاحە کورە مرتاحی چی مزراح بابە گیان غەمی حەمەد نەوێت تازە ئەو ڕۆی تا کاتێ ماوی خۆم خزمەتی پێڵاوەکانی پات دەکەم ئای کچی من خەجاڵەتی لای تۆ سەد کوڕی خراپ بە قوربانی کچێکی باش بێت بەڕاستی یەکشت هەیە با من پێتان بڵێم بە حەقەت کەس نیعمەتە نیعمەتێکە خوایە بوو ئەشەد وە نییە مامۆستا تو چەند کچت هەیە من یەک کچم هەیە بەڵام کچە زایەکیشم هەیە مامۆستا تو بۆ بزانم کچ و کوڕەکەت هەیە بەڵێ خۆم بەڕاستی ئێ ترێت خۆشتر دەوێ یا حەمە ئێستا تو ئەم مۆزوعە بۆ ئەم مشکلەی بۆ من دروست دەکەی وەڵاهی من فەرقیان ناگەم هەردووکیان جەرگە من نەتێکن لەو جەرگەم هەردووکیانم خۆشەوێت ئای ئافرین دیتە داخلی بەس کچیش بەکەلکە بەڵام بابی دێ بینی خۆمان بێ کچ نیعمەتە تۆزێک ئەوە نییە باوکو و دایکی خۆی خۆشتر ئەوێت چکە عاتفی ترە